هەر سەبارەت بە گرژی و ئاڵۆزیەکانی ئەمڕۆ کە لە نێوان حەماس و ئیسرائیلیەکان ڕوویدا کە گروپێکی سەر بە حەماس سێرشی کردە نێو ئەو کۆمەڵگە جوولەکەنشینانەی کە لە نزیک کەرتی غەزەن گرژی و ئاڵۆزی دروست بوو، ڕوبەڕووبوونەوە دروست بوو، کوژرا و بریندار هەیە لە هەردوولایاندا. تاوەکو ئێستا شەڕ و ئاڵۆزی بەردەوامە و بردومانکردنی کەرتی غەزەش لایەنە فڕۆکە جەنگەکانی ئیسرائیلەوە بەردەوامە. گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز نیهات ئەبوغۆش شۆڤەکاری سیاسی فەڵەستینی لە ڕامەڵڵاوە لەگەڵمان دەبێت. بەڕێز نیهات ئەم کاتتان باش. پێشبینی چی دەکەن لەم کاتژمێرانەی داهاتوودا چی ڕوو بدات؟ ئایا گرژی و ئاڵۆزیەکان دابمرکێنەوە یان ئیسرائیل بەمە ناوەستێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەم شتەی ئەمڕۆ ڕوویدا سوپرایزێکی گەورە بوو، شتێکی چاوەڕوان نەکرا و هیچ کەسێک چاوەڕوانی نەدەکرد، نا هاوڵانی بەرگری نە ئیسرائیل نە هیچ شیکەرەوەیەکی دیکەی فەڵەستینیش ئەم شتەی نەدەزانی، چونکە بەڕاستی توانای غەزە و توانای بەرگری و توانای ئەم سوپا مەزنەی ئیسرائیلیش بەرامبەر بە یەکتری دیارە کە چۆن وشکانی و ئاسمانی کۆنتڕۆل کردووە و چەندین چەکی هەیە. سەرڕای ئەمانەش ئەم کردارەمان بینی کە ڕوویدا، ئەم ئۆپەراسیۆنەی کە ڕوویدا، ئەم هێرشانە زیانی زۆریان بە ئیسرائیل گەیاندووە. ئەمانە توانیان ئەفسانەی لە پێشی ئیسرائیل تێک بشێنن، چونکە ئیسرائیل هێزێکی ڕەهای هەبوو، ئەوەی دەیویست دەیکرد لەم جیهانەدا ئەم ئەفسانەیە لەگەڵ ئەم هێرشەدا تێک شکێنراوە. بۆیە ئێمە چاوەڕێی کاردانەوەیەکی توند لە ئیسرائیلەوە دەکەین لە هەمبەر ئەو هێرشانەی کە ڕوویان داوە. وەڵامدانەوەکەش هەر لە ئێستاوە دەستی پێکردووە لە ڕێی هێرشکردنە سەر یەکەکانی نیشتەجێبوون. ئەمڕۆ تاوەرێکی بازرگانی مەزنی لە غەزە وێران کردووە، خاپووری کردووە، باسی مردنی زیاتر لە 200 کەس دەکرێت، زیاتر لە 1000 کەسی دیکە بریندار بوو بەهۆی هێرشەکانی ئیسرائیلەوە. وای دەبینم کە هێرشەکان تونتر ببنەوە، شەڕەکە ئاڵۆزتر ببێت لە چەند ڕۆژی داهاتوودا، چونکە ئیسرائیل دەیەوێت هێزی وەڵامدانەوەی خۆی بەدەست ببێنێتەوە و ئەو کەسانەی هێرشیان کردووە بازێکی مەزن بدەن لە هەمبەر ئەو ئێرشانە. بەڵام ئەوە گرنگە کە وریای هۆکارەکانی ئەم هێرشە بین کە بەهۆی وە ڕووی داوە کە ئەو کەسانەی پلانیان بۆ ئەمەدانەوە دەبوایە بزانن کە ئیسرائیل وەڵامی دەبێت. بێگومان هۆکارەکەشی هێرشە بەردەوامەکانی ئیسرائیلن بە درێژایی 2 ساڵی ڕابردوو. مەترسیدارترینشان ئەوە بوو کە لە مزگەوتی ئەقسا ڕوویدا ئەو پێشێرکاریانە ئیسرائیل کردوێتی بۆ ئەوەی ململانەیەکە لە ڕووی سیاسی و هێزەوە یەکلایی بکاتەوە. ئیسرائیل ناوێت گفتوگۆ بکە، بەڵکو دەیەوێت ململانەیەک یەکلایی بکاتەوە. مەترسیدارترین شت کە ئیسرائیل باسی کردبێت لەوانەیە ئیسرائیلی شەوان تۆمەتبار بکە، ناوێت لەوانەیە ئێران پاڵپشتی حەماس بکات، لەوانەیە هەندێک وڵاتیش نیانەوێت بۆ نمونە حەماسیش گفتوگۆ بکە. بەڵێ بەدڵنیاییەوە ئەوان باسی ئەو شتە دەکەن و باسی ئەوە دەکەن کە ئێران پشتگیری لە حەماس دەکات، بەڵام لە بنەڕەتدا ئەو بەرگری کە هەیە ئیرادەی گەلی فەڵەستینە کە ناوێت خۆی بەدەستەوە بدات. بۆیە زۆرجار ئەو بەرگریە ئامرازی دیکە بەکاردێنێ بە چەکی بچووکتر بە ئامراز و کەرستەی مەدەنی هێرش دەکا یاخود بەرگری دەکا لە مزگەوتی ئەقسا. ئەو کردارانەی ئیسرائیل کردوێتی لە هەمبەر خەڵکی ئەو ناوچەیە کاردانەوەی دەبێت، بەڵام ئەوەی ئەمڕۆ بەرەو پێشچوونێکی جیاواز بوو، بەرەو پێشچوونێکی گرنگ بوو. بەدڵنیاییەوە بە پژیری ئیران ئەم کارە کراوە، ئەمەش بابەتێکی دیکەیە، بەڵام پێم وانییە
کەسێک بەلاوە سیر بێت کە ئێران پشتگیری ئەم ڕێکخراوە بکە خۆ پشتگیری حەماس بکات باش چونکە فەلەستینیەکان بە دوای چارەسەرێک دەگەڕێن لە دوای ئیسرائیلەکان بەڵام ئیسرائیلەکان دەیانەوێت دۆزەکە یەکلای بکەنەوە لە ڕێی هێز بۆ ئەوەی بتوانن ژیانێکی باشتریان هەبێ دۆزی فەلەستینی دۆزی مافی نیشتیمانیە بەڵام ئیسرائیل دەیەوێت ئەمە بکاتە بابەتێکی دیکە ئەمەش بە هەموو شێوەیەک ڕەت کراوەتەوە ئەم دۆزە تەمەنی 120 ساڵە ناکرێتەنە بە هێزی سەربازی یەکلایی بکرێتەوە ئێمە زیاتر لە 700,000 کەسمان هەیە لە ناوچەی ئیسرائیل دەژین ئێمە ناکرێت فەلەستینیەکان ئەوە قبول بکەن کە لە ژێر ئاستی مرۆڤ دابن ئێمە هیچ جیاوازێکمان لە گەلگەلانی جیهان لە هیچ گەلێکی دیکەکەن و لە هیچ کەسێشکە زیاتر نین زۆر باشە بتوانن خەڵکی فەلەستین مافی خۆیان بەدەست بینن زۆر باشە پێتان وایە وڵاتانی تریش بێنە نێو ئەم جەنگەوە ئەگەر جەنگەکە فراوان بێ بۆ نمونە عێراق بە تایبەتی شەندێک لایانی عێراقی پشتگیری ئەو هێرشەی حەماس دەکەن ئێران باشترا پشتگیری دەکات و حەزب الله باشترا پشتگیریان دەکات بۆ نمونە عێراق بێتە نێو گەمەکەوە بۆ نمونە ئێران بێتە نێو گەمەکەوە یانی بچێتە نێو جەنگەوە و لەوانەیە ئەمریکاش کە پشتگیری ئیسرائیلەکەویش بێتە نێو جەنگەوە پێشبینی ئەمانە دەکرێت یان نەخێر ئەمە کرد دەکرێتەوە و کۆتایی پێدێت لەبیرمان نەچێت کە ئیسرائیل خاکی سێ وڵاتی عەرەبی داگیر کردووە لە سووریا و لە لوبنان و لە فەڵەستینیش خاکی داگیر کردو تەنانەت هێرش دەکاتە سەر وڵاتە عەرەبیەکانی دیکەش لە ناوچەکاندا هەڕەشە لە هەموو وڵاتانی ناوچەکە دەکات بە دڵنیاییەوە ئەو هێرشە سەربازیانەی ئیسرائیل هەیەتی پێچەوانەی ئیرادەی هەموو گەلانی ناوچەکەیە لە دەوروبەری ئیسرائیلدا کە دەیانەوێت بە ئازادی بە شکۆ بە سەروەریەوە بژین هەموو خۆر ئاواشتێکی ئاشکرایە کە پشتگیری ئیسرائیل دەکات هەر هەمویان بە بێ جیاوازی بە ئاشکرا ئەم کارە دەکەن دەیپارێزن لە بڕیار نێودەوڵەتیەکانیش دەیپارێزن بەڵام لە بنەرەتدا ئەوەی کە پشتگیری لە خەڵکی فەڵەستین دەکەن بزوتنەوەی ڕزگاری خوازن چەند بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی و مرۆیین لە دنیای سەرمایەداریدا هێزێکی دیار نییە کە پشتگیری لە فەڵەستین بکات دۆزی فەڵەستین و خۆی لە خۆیدا دۆزێکی ڕزگاری خوازە کە دەیەوێت ئازاد ببێ لە کاتێکدا ئیسرائیل بەشێکە لە دنیای ئیمپریالی کە تەواوی ناوچە سەرمایەداریەکان هێزە سەرمایەداریەکان پشتگیری دەکەن لەم بابەتەدا تەنانەت ئەو وڵاتانش کە دەیانەوێت ئاشتی لە ناوچەکە بەرقەرار بکە لە نێوان فەڵەستین و ئیسرائیل بەرژەوەندی خۆیان تێدا بەرژەوەندی بچووکتریان هەیە لەو ناوچەیەدا بەڵام گەلان لەم نێوەندەدا هیچ بەرژەوەندێکیان نییە تەنیا ڕەگەزپەرستیان بەرامبەر ئەنجام دەدرێت بە تایبەتی فەڵەستینیەکان باس لە هەندێک وڵاتی عەرەبی کرد باشە بەڵام زۆربەی وڵات عەرەبیەکانی شواخەریکە پەیوەندیەکانیان ئاسایی دەکەنەوە لەگەڵ ئیسرائیل سعودیا پەیوەندی خۆی ئاسایی کردوتەوە ئیمارات پەیوەندیەکانی خۆی ئاسایی کردەوە ئەوان تریش ژێر بەژێر پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەیە بەدڵنیاییەوە ئەمە پەیوەندی بە بەرژەوەندی ئەو وڵاتانەوە هەیە لە خزمەت بەرژەوەندی گەلی فەڵەستیندا نییە شتێکی پێی دەگوترێت دەستپێشخەری ئاشتی عەرەبی کە بووەتە دەستپێشخەریی ئاشتی نێودەوڵەتی بۆ کۆتایی هێنان بە کێشەکانی نێوان فەڵەستین و ئیسرائیل بەڵام بەداخەوە ئەو لایەنانەی پەیوەندیەکانیان ئاسایی کردەوە لەگەڵ ئیسرائیلدا دەستبەرداری دەستپێشخەری ئاشتی بوون کە پێشتر لە سەیری ڕێک کەوتون ئێمە تەنیا دەمانەوێت لەڕێی دەستپێشخەری ئاشتیەوە کێشەکە چارەسەر ببێ بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە ئەمە دەستپێشخەری ئاشتی ئەم کارەی دەویست بەڵام دەبێت پەیوەندیەکان دوای ئەم شتە ئاسایی بکرێنەوە نەک بەر لەوەی ئەم کارە ئەنجام بدرێت پابەند نەبوونی چەند لایەنێکی ئیسلامی و عەرەبی بەم دەستپێشخەریە وای کرد کە ئیسرائیل بەردەوام بێ لە هێرشەکانی بەردەوام بێ لە تاوانکاریەکانی بەرامبەر فەڵەستینەکان
هەموو دنیاش ئەمە بە چاوی خۆی دەبینێ و دەشبیستین کە دۆزی فەڵەستینی لە بەلای عەرەبەکانە وڵاتە عەرەبیەکان شتێکی گرنگ نەماوە چیتر بە ئاشکرا ئەم قسەیە دەکەن و ئیسرائیل وڵاتێکی ئاشتی خواز نییە. چی چاوەڕێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکات؟ باشە چی چاوەڕێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکە بۆ نمونە ئێستاوە ئیسرائیل لەگەڵ حەماس گرژی و ئالۆزی هەیە باشە تورکیا دەڵێت ئۆپەراسیۆن لە عێراق و سووریا ئەنجامەدەین باشە عێراق لەسەر ڕەزامەندی ئێران و لەسەر داوای ئێران لەسەر سنوور کێشەی لەگەڵ کوێت هەیە ئەرمینیا و ئازەربایجان وا دەبینین کێشیان لە نێوانە هەیە و کێشە لە نێوان ئێران و تورکیاشەیە لەسەر کێشەی نێوان ئەرمینیا و ئازەربایجان چی چاوەڕێی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکات؟ بەداخەوە دەڵێم جیهان لە ئێستادا پشت بە بەرژەوەندی دەبەستێت پشت بە گۆڕینەوەی بەرژەوەندی لایەنەکان دەبەستێت لەوەی زیاتر پشت بە بنەماکان دەبەستێت لەسەر ئاستی جیهاندا لەم دنیا دڕندانەی کە ئێستا هەیە گەلە بچووک و گەلە مەزنەکان بەیەکەوە ستەمیان لێ دەکرێت بەداخەوە دەبینین کە گەلی کورد کە ئێمە لە کوردەکان دەچین ئێمەی فەڵەستیەکان دەستەمکردن وەکو کورد وین ئێمە مافەکانمان پێشێل کراوە کوردەکان مافەکانیان پێشێل کراوە بە هەموو شێوەیەک بەڵکو بووەتە نێچیری ویستی وڵاتە گەورەکانی دیکە بە هەمان شێوە خەڵکی ئەرمینیا کێشەی گۆڕۆن و کارەباخمان بینی لەم دوایەنەدا بەڵام ئەوەی قوربانیە لەم نێوەندەدا تەنیا هاوڵاتین کە بەرژەوەندەکان خراونەتە پێش بنەماکان بنەما مرۆییەکان بابەتی سەرەکی فەڵەستین بڕیاری چارەخۆنووسینە کە پێویستە هەموو گەلێک هەیبێ ئەو گەلە لە هەر شوەیەک بێ میژوو هەرچی بێت بەرژەوەندەکانی هەرچین بەرامبەرەکەی هەر کێک بێت ئێمە تەنیا دەمانەوێت ئەم بابەتە مایەی مامەڵەکردن نەبێت ناکرێت گەلێک لە گەلەکانی جیهان مافی چارەخۆنووسینی نەبێت مافی بڕادان لە چارەنووسی خۆی نەبێت چونکە ئەمە بنەمایەکی مرۆییە. زۆر سپاس بۆ بەڕێز نیهات ئەبوغۆش شۆڤەکاری سیاسی فەڵەستینی کە لە ڕامەڵاوە لەگەڵمان بووی زۆر سپاس.